دەچینە لای میوانی یەکەممان دەچینە ڕانیا لەوێ کاک ڕاوێژ فاخیر سەرپەرشتیاری گشتی پرۆژەی بوو کڵەپ لەگەڵمان دەبێتن کە گەشە پێدانی تواناکانی گەنجانە و لە هەمان کات بە کللتورکردنی خوێندنەوەیە کاک ڕاوێژ ئێوارەت باش. کاکراوێش گوێبیستی دەنجی کاکراوێژ نەبووم. کاکراوێژ باباس لە پرۆژەی کوردستان بوو کڵەپ بکەین بزانی مەبەستیە لەم پرۆژەیە باسی ئەو پرۆژەیە بکەیت چۆن دەیناسێنی. سڵاوتان لەبێت سەرەتا سوپاس بۆم دەرفەتە پرۆژەی کوردستان بوو کڵەپ پرۆژەیەکی سەرتاسەریە ماوەی 2 مانگە لە سلێمانی دەستمان پێ کردەوە لەم هەفتەیەشا لە شای ڕانی ڕایگەێنین خودی پرۆژەکە پرۆژەیەکی ڕۆشنبیری و ڕایهێنان گەشە پێدانی تواناکانە لە 4 کڵەپێک کوردی عەرەبی ئینگلیزی و بەشی مناڵان لە هەر کڵەپێکە ئێمە ڕایهێنان و گفتوگۆ و پێشەکشنی کتێب بە شێوەی وتار و سیمینار لەسەر بابەتێکی گشتی و دیبیتمان هەیە هۆشتانی کەوتم لە کڵەپە کوردیەکە بە زمانی کوردیە و لە عەرەبیەکە بە عەرەبی و لە ئینگلیزیەکە بە زمانی ئینگلیزیە ناکرێتەوە بتێەوە چەرخانە لە بواری گەشە پێدانی تواناکان و بە کللتورکردنی خوێندنا ڕابگەین و مناڵان فەرامۆشکەیت بۆ ئێمە بریمان لەوە کردەوە کە مناڵانیش بەشێک من لەم پرۆژەی ئێمەیە بۆ ئێمە لە بەشی مناڵان لە ڕێگەی ڕاهێنەریشی بەتوانەوە کە پێشتر لە مەجای مناڵانە کاریان کردووە کارەکەن لەسەر مناڵان بۆی حەزی خوێندنان بۆ دروست بێەوە هەروەها بۆی ترس و شەرمان کەمێتەوە بۆی کە کتێبێک یان بابەتێکی زانستی بابەتێکی پەروەردەی کە خوێنە بتوانە شوێنێکی گشتیا باسی کەم. یەک لەم کڵەبانەیە گروپی دەکەسی دروست دەکرێت کە ژماری بەشداربووان لە 10 کەس تێپەڕ ناکە. بەڵێ کاکراوێژ دواتر دێنە سەر ژماری بەشداربووان و بە تەواوەتی باس لە ناوەڕۆکی پرۆژەکە دەکەین بەڵام سەرەتا بە باس لەوە بکەین چۆن ئەم بیرۆکەیە لەلاتان گەڵاڵە بوو کە پرۆژێکی لەو شێوەیە بکەن. خۆی بیرۆکەی پرۆژەکە گەڕێتەوە بۆ پێش 2 ساڵ لەمەوە کە بیرۆکەم بۆ هاو بەڵام ئەم ساڵ دەستمان پێکرد بەرەبەر سەرەتا خۆی لەوە بینەوە کە پێشکەشنی کتێب بە شێوەی تا بکە کتێبی هەر بەشداربەک جیازی لە بەشداربەکانی تر دوایی دیبیت و سیمینار لەسەر بابەتی گشتیمان بۆ زیاد کرد و دواتر ستافیشمان کۆ کردەوە سوپاس بخوا کە لە ماوەیەکی کەمە لە سلێمانی توانیمان دەنگدانەوەیشی باش پیاکەین اینجا گواستمانەوە بۆ ڕانیا و لە هەوڵی ئەوان بچین بۆ شوێنی تریش. بەڵێ ئامادی سەرچیە پرۆژەکە کە هەموو بەڵام لەم ساڵە جێبەجێمان کرد. بەڵێ دواتر دێنە سەر و کارانش کە لەناو پرۆژەکە ئەم ئەنجامتان ئەمە لەم پرۆژەیە 2 ئامانجمان هەیە ئامانجی یەکەمیان یەک بەڵێ لەم پرۆژە ئەمە 2 ئامانجمان هەیە یەک گەشە پێدانی تواناکانی گەنجان وا لە گەنجان بکەین کە پشت بە خۆیان بۆستن لەسەر پێی خۆیان بۆستن ئەمەش لە ڕێگەی سیمینارە گەشتانی کە یەکەین و لە ڕێگەی دیبیتەکراوانی کە بۆ گەنجان سازی دەین بۆ سیمینارەکان لەسەر ئەوەیە کە گەنج چۆن داهاتی خۆی پیاکە و دیبیتانی کە کردومانی ئێمە یەک لە دیبیتەکان لەسەر چۆنێتی گۆڕنی فکرە بۆ پرۆژە بووە لەسەر کاری خۆبەخشی بۆ لەسەر ئامانجی تاکەسی بۆ کامانە هەمووی بابەتی زەوەڕوون بۆ گەنج لەم سەردەمایە کە بتوانێت ئاشنا بێت پێیان ئامانجی دووەمان بە کەلتورکردنی خوێندنەوەیە ئەمەش لە ڕێگەی ئەم سیمینارانەیە کە یەکەین لە ڕێگەی پرۆژەکانی خۆمانم لە ڕێگەی کتێبەوە کە پێشکەشیەکەین و ئامانجمانەوەی کە کتێب بێ بە کەلتورێک لە ژیانی ڕۆژانی ئێمەیە ئەمەش بە شێوەیەگە بێ کە کتێب خوێنەوە ببێ بە کەلتوری چالاکیشی ڕۆژان لە ژیانی ئێمە ئەگەر سەیری وڵاتە ئەوروپیەکان بکەین کە کتێب یاخود خوێندنەوە چالاکیکە لە ژیانی ڕۆژانیانە لە کاتی میترۆە لە کاتی ترافیکە کتێبە خوێندنەوە ئەمە شۆکاری دەرکەوتنی و بەهێزی و کاریگەری ئەوان لە چاو ئێمەیە. بەڵێ بابێنە سەر پرۆژەکە بزانین چێن ئەوانەی ئەتوانن لە پرۆژەی کوردستان بوو کڵەپ بەشداری بکەن. هەموو کەسی ئێمە لە تەمەنی 8 ساڵ تا 4 ساڵ ئەتوانێت بەشداری بکات و لە هەموو ڕەگەزێکەوە ئەتوانێت بەشداریکە لە هەموو دیارانێکیشەوە ئەتوانێت بەشداریکە ئێمە ئازادێکی تاوەشمان یاوە بۆ کەسانی کە بەشدارە بن تەنیا 2 مەرجمان داناوە ئەو کتێبانی کە پێش هەڵیەوژێرن یاخۆ ئەو سیمیناراتانی کە کرێ و دیبەتانی کە کرێ 2 مەرجی تیاابێ یەک جەدینی نەبێت 2 دژە سیاسی نەبێت دژە دینی واتە دژایەتی هیچ زێنێکتیان نەکرێ دژە سیاسیش بۆ مانای کە دژایەتی هیچلانێکی سیاسی بە دیاریکراویان نەکرێت واتە پێویستە بەشداربوون ڕەچاوی بێکۆ ژیانی سیاسی دینی ئاینی یەکتری بگرن و پابند پێوە. بەڵێ جوانە ئەی منداڵانی تەمەەن 8 ساڵ ئی منداڵان چۆنە بە شێوازێکە چۆن بەشدار دەبن؟
خۆی خودی چۆنێتی بەشداربوونەکە ئەمە لەڕگەی پەیجەکانمانەوە کە بە ناوی کوردستان بوو کڵەب هەم لە فەیسبوک هەم لە ئینستاگرام ئێمە فۆرمان هەیە لە ڕگەی فۆرمۆ ناوی خۆیان ناونووسەکەن کە بۆ هەر بەشێک لەمانە بۆ بەشی مناڵانیشە چۆنێتی بەڕێوەچوونی بەشی مناڵانەکە ئێمە لە سەرەتا باسم کرد کە کارەکەی لەسەر مناڵان بۆ یەک سەرەتا حەزی خوێندنەوەیان لا دروست بێت دوو ترسی و شەرمیان کەم بێتەوە بۆی کە ئەو کتێبەی کە خوێنیویانێت یاخود ئەو بابەتە زانستی ئەو بابەتە پەروەردەی کە خوێنیویانێتەوە بتوان لە شوێنێکی گشتیا بۆ کۆمەڵە کەسی باسکەن واتە کارەکەی لەسەر دروستکردنی حەز و کەمکردنەوەی ترس و شەرم بۆی دەبڕینیان بەرەو پێش مناڵان. بەڵێ پێشوازی چۆن بۆ تا ئێستا؟ سوال بۆخوا نزیکەی 30 بۆ 40 کەسێ لەم سەرەتا بەشداریان کردووە و بەشداریکردنەکەش بەو شێوەیەک نیان هەر کەسێ فۆرمێکی پڕ کرد ڕاستەوخۆ داخلی پرۆژەکە بێ ئێمە ماوە ئاگاداری بڵاوەکەینەوە بۆ کەسانی کە ئەنێ بەشدار بن لە پرۆژەکەیە و لەو ماوەشە لە سلێمانی نزیکەی 30 کەسی تر فۆرم پڕ کردوەوە کە لە هەفتەی داهاتوورە داخلی پرۆژەکە بن و لە ڕانیەش بەشداربوویەکی باش ناونووسیەوە بۆی بەشدار بوون لە پرۆژەکە و ئێمە سیمیناری عامیشمانە لە سیمینارە عامەکان نزیکەی 60 بۆ 70 کەس بەشدارە بێتیایە. بەڵێ سیمینارە گشتیەکان چۆنە عامەکان؟ سیمینارە عامەکانە بابەتانن کە زۆر ڕوون بۆ گەنج وەکو بۆن چۆنەتی بنیادنانی بزنسی خۆت چۆن لەسەر پێی خۆت بوەستیت یان کاریگەری میدیا لەسەر گەنج بۆ کەسانی کە بانگیانەکەین پێویستە پێشتر پاشخانێکیان لەو مەجالەیە هەبێت کە ئێمە بانگیانەکەین کە کاتێک باسی چۆنەتی بنیادنانی بزنسی خۆ دەکات لانیکەن بزنسێکی خۆی بنیادنەوە ئەزمموی خۆی لەو بۆرەیە کە بنیاتینەوە بۆ ئێمە باسەکات وەکو بەرچاوڕونە بۆ ئەو کەسانی کە بەشدارە من لە سیمینارەکەیە. بەڵێ ئەو کەسانی بەشداری دەکەن ڕەچاوی ئاستی تەمەەن بڕوانە مە شەهادە ئەوانە ڕەچاو دەکرێتن ئەوانەی کە بەشدار دەبن ڕەچاوی لە فۆرمەکە ئێمە دیاریمان کردووە هەتا ئاستی کتێب خوێندنەوەکانمانیشیان دیاری کردووە گەشە پێبوونە هەیە حەزی لە مەجای گەشەپێدانی مرۆیە یان ئەدەبە ڕۆمانە چیرۆکە گەر بەژاربەکان زۆر من ئەو مەجارە بێکەوە داین هەتا تەمەنی چونکە ئاتەنەوانی کە تەمەنیان لێکۆ نزیکە باشتر نەتوانن یەکتری تێبگەن و باشتر دەتوانن گفتوگۆ بکەن بۆیە هەوڵێن ئەوانەی کە تەمەنیان لێکە و نزیکە لە گروپێکا بن ئەو کەس ئەوانەی کە شێوازی کتێب خوێندنەوەکان بۆنە ئەدەبیەکان ئەوانەی حەزیان لە ڕۆمان ئەوانەی حەزیان لە تەمەنی بەشەریە لە گروپێکا دایانین هەوڵێن ئاست و تەمەنیش لە گروپی تازەیا بن. بەڵێ کاکراوێش بۆی کە زیاتر ڕوون بێ بە تایبەتی بۆ ئەوانەی کە عاشقی خوێندنەوەن و لە هەمان کاتدا هەمانە کە حەزی لێیە ئەو شتێک کە لە کتێبەکە فێری بووە خوێندویتەوە بەری بگێن کە ئەوەی ئێوە کارێکی باشە وەکو پردێک وایە بۆ گەی ئەو شتێک کە تامەزرۆیە و حەزیشی لێ بگێنێ بە کەسی دەوروبەر بە چ شێوازێک شێرمی و کەسانە بشکێنن کە تەنها لە ماڵەوە خوێندیتیانەوە چۆن بتوانن پەیامەکەیان بگێنن کاتێک کە بەشدار دەبن لای ئێوە. خۆی بەڵێ حەزەکەمان میکانیزمی شکردنی خۆمانە پێڵێ ئمە لە هەر کڵفێکە گروپی دەکەسی دروستێکە کە ژماری بەشداربوون لە دەکەستی پڕ ناکە بەشداربوو لە هەفتەی یەکەماکەیەت ڕانانی پێکرد لەسەرەوەی چۆن کتێب کورکاتەوە چۆن دەری بڕەوەتە هونەری دابڕێن کە کتێبەکەی خۆی ئەخوێنێتەوە پێشەشیەکە بۆ ئاڕەنەکانی تر کە کتێبی هەردە بەشداربووەکە جیازە لە بەشداربووەکانی تر سوودیم شازەوەی کە بەشداربوو لێ هەفتەیەکە دە کتێب بخوێنێتەوە کتێبێک هی خۆی و نۆ کتێبی جیازش کە فێرکراوە چۆن کورتی کاتەوە فێرکراوە چۆن دەری بڕێ ئەی خوێنێتەوە لێک مانگە چل کتێبەکە ئەمەش داتایەکی سەرسوڕهێنە و سەرنجڕاکەشە چونکە گاوەڕبووین لە چەند داتایەکی جیهانی ڕێژەی کتێب خوێنە بۆ تاکێکی ئەوروپی لێک ساڵە 35 کتێبە بۆ تاکێکی ئیسرائیل لێک ساڵە 40 کتێبە بۆ تاکێکی عەرەبکەمە ئێمەش کوردیش بەشێکین لەو سیستەمە بە 80 کەس یەک کتێبم بەرەکە بەڵام بەشداربووی سلێمانی بوو کڵەب یاخود بەشداربەکانی کوردستان بوو کڵەب لەماوەی یەک مانگە ئەو داتایە بەرەمێن هەروەکو ڕوون کردووە کتێبێک هی خۆی و نۆ کتێبی جیاوازیش لەم بەشداربەکانی ترەوە کە پێشکەشی ئەکرێت. بەڵێ لەم پرۆژەی ئێمەیان هەم نووسەر بەرەمێت و هەم وتاربێش و هەم خوێنەر خوێنەری کارە بەڵێ جوانە مەرجە کەسانی کە لەگەڵ ما بەشدارم لە هەفتەیەکە کتێب بخوێنەوە و وتاربێژیش داوان لێکرێ بەڵێ
کتێبەکە بە شێوی وتار بۆ ماوەی 10 بۆ 15 خولەک باسکەن کەمەش ترسی قسەکردن و قسەکردنیان ئەشکێ و هونەری دەبڕینیشان باشە بێ و هەم ئاژن بنووسەر ئەو کەسی کە کتێبەکەی خوێنێتەوە بە شێوی وتاریش پێشەش کرد ئێمە داوان لێکن کورکراوە لەسەر کتێبە بنووسێ ئەمەش توانای نووسین نیکەسەکە باشە بێت چکە تیۆرێکە لە چەندێتی ئەگەڕێ بۆ چۆنیەتی کە تۆ ماوەیەکی باش نووسی ئەشێ بگوجێ بۆی تۆ بی بنووسەر ئەمە میکانیزمی ئیشکردنی ئێمە لە پرۆژەکانی کوردستان وڵات بەڵێ ئەتوانی هەندێک لەو هەنگاوانەی کە پێویستە هەر خوێنەرێک بگرێتە بەر ڕوونی سیمینارەتی هونەری دەبڕینەوە بەڵێ ئەتوانی هەندێکی دەرببڕی باسی بکەی کە هەر خوێنەرێک کاتێک دەست لە کتێبەکەی دەدا چ شێوازێک بگرێتە بەر بۆی کە بتوانێت لە ماوەیەکی کورت کتێبەکە تەواو بکات و پێویستە ڕەچاوی بکات تۆ وەکو سەرپەرشتیاری گشتی پرۆژەی بوو کڵەب بەڵێ سەرەتا ئێمە بە سیمینار پیانەڵین کە کتێبێک چۆن کورد دەکاتەوە چۆن پێشکەشیەکە لە ڕێگەی چۆنەتی کورتکردن و پێشکەشنەکەەوە ناوی نووسەرەکەیە و لە چەند لاپەڕە پێکاتوە و ئەم کتێبە لە چەند بەش پێگەی بەشەکانی هەر کتێبێک منە لە بەش یەکە ماڵێ تایتڵێن بەش ئەمەیە و ناوەڕۆکی ئەم بەشیانەوەیە جاهێتە سەر بەشی دوم بەشی سێم بەشی چوارە و لە کۆتایی شاڵە ئامانج لە خوێندنەوە کتێبە ئەوەیە یعنی سەرەتا کتێبەکە خوێنێتەوە ئەنجا بەشەکانی دیاریەکە و لە زایدن ناوی نووسەر و ژماری لاپەڕە و ئەو سەرچاوانەی کە نووسەر لە کتێبەکە بەکاری هێناوەکو بەرچاوڕنیەت بەم شێوە توانێت ڕۆحی کتێبەکە ئاشنا بکە بە بەشداربەکانی تر بەڵێ ئەوەی کە زۆر جار هەندێک لە خوێنەران هەڵدەستن بەوەی کە پێشەچی ناخوێنەوە یاخود ناوەڕاستی کتێبەکەیان کۆتایی توانین بڵێن ئەمە هەڵەیە لە خۆی تا کتێبێک بۆی بتێ لی تێبگەی بێگومانەوەی پێشەکی بخوێنیتەوە ناوەڕۆک و کۆتاییەوە دەرەنجامانی کە لە ئەنجامی کتێبەوە دەست دەکەیە بۆیە وا باشە کە کتێبێ لە سەرەتاوە بەردەوامی لەگەڵی ئەوەیەک لە هەڵەکانی کتێب خوێنەوەی کە تۆ تا ناوەڕاست بی بوو تەواوی نەکەی بێگومان تەکمیلەکردن باشترین ڕێگە چارەیە بۆی تۆ بتوانانی ئیسفادە لەو کتێبە بکەیت چونکە زۆر جار نووسەر دەرەنجام لە کۆتایی کتێبەکەیە دایانێت و هەنێک ئەحداسێ لە کۆتایی کتێبەکە دایانێت کە تۆ ئەگەر تا ناوەڕاست بیخوێنیت لەوانە ئەوە دەرەنجام و ئەحداسانە نەگا پێ و سوودی تەواوەتی لە کتێبەکە وەرنەگری با باسی ئەو پرۆژەیە بکەین ئایا تایبەتە بە شار و شارۆچکێک یاخود پرۆژەکەتان سەرتاسەریە و هەموو شار و شارۆچکەکان دەگرێتەوە و تاوەکو ئێستا لە چەند شار ئەنجامتان داوە خودی پرۆژەی کوردستان بووکڵە پرۆژەیەک سەرتاسەریە لە سلێمانی 2 مانگە دەستمان پێکردەوە و لە ڕانێژ لەم هەفتەیە دەستی پێەکەین و سیفەتی ئەم پرۆژێ ئەوەیە بچێتە هەر شوێنێک ستافی تایبەت بەخۆی و ڕەنگی و شوێنە وەرەگرێت هەتا بەشێک لە هەندێک تایبەتمەندی هەیە لە سلێمانی هەیە لە ڕانیە لەوانەیە جیاواز بێ و لە هەولێری شاگردمانە بیکەین بە پێ و شوێنە بەرنامەکەی بۆ داڕێژین بۆنمە لە سلێمانی ئەمە کارتی داشکانمان بۆ بەشداربەکان دروست کردووە بیرمان لەوە کردەوە کەسانی کە بەشدارە من لەم پرۆژەیە مای بە کتێب بکڕن بۆیە کارتێکی داشکانمان بۆ بەشداربان دروست کرد کە لە دە کتێبخانەی دیاری شاری سلێمانی لە ساڵی 25 بۆ 30 داشکانی کتێبیان بۆ بکرێت بەڵام لەبەرەوەی لە ڕانیە کتێبخانەی کەم بوو ئێمە بیرمان لەوە کردە گەشتی زانستی بۆ زیادکەین یعنی بەپێی ئەو شوێنی کە بۆیە چین و پرۆژەکەی بۆ دانین بەرنامەیەکی بۆ دانین و ڕەنگی ئەو شوێنە وەرەگرێت بە پێ و شوێنە بەرنامەکەی بۆ دانین لە خاڵی کۆتایی ئام گەیشتنە بۆ ئامانجەی خۆمان گەشتەپێدانی تواناکانی گەنجان و بە کەلتوریکردنی خوێندنەوە جوانە گەنجان ئەوانەی کە بەشدار بوونە چ سوودێکیان بینیوە لە پرۆژەکەی ئێوە کە لە سەرەتاوە ئاماژەت پێدا سی تاوەکو چل گەنج توانیوێتی بەشدار بێ لە پرۆژەی کوردستان بوو کڵەب ئێمە لە کۆتایی بەڵێ هەم سێ سوودم باس کرد وتمە کەسانی کە بەشدارم لەگەڵ ئێمەیە ئەم سوودانیان پێگا یەک ئەبن بە خوێنەرێکی کارە دوو ئەبن بە نووسەر کوتم ئەو کتێبەی کە خوێنیوانە کورتیەک سێ چوار لاپەڕەگە نووسن لەسەری و هەموو وتار بێش هەموو هەفتەیە ئەو کەسێک کە کتێبەکەی خوێنێتەوە بە شێوی وتار بۆ ماوەی 10 بۆ 15 خولەک پێشکەشی دەکات ئەمەش توانای قسەکردن و توانای وتاردانی کەسەکە باتە پێشەوە
ئەمە بۆ مای چەند هەفتەیەک بەردەوام بێ. بەڵێ کەواتە بەشداربووان هەتانە کە بڵێ بە وەستای پرۆژەکەی ئێوە من تا ئێستا بەردەوامم لە خوێندنەوە و ئەو سوودانم بینیوە کە بەڕێستان ئاماژەتان پێدا. بەڵێ ئێمە لەم ماوەیە فیدباک ماوەگرت لە بەشداربووەکان کە چەند پرسیارێکمان کردبوو یەکی لەوانە خۆی فیدباکی بەشداربووەکان لە بەشداربووەکە بەشداربوویەکی تر جیاواز بوو. بەڵام پێی فیدباکە بۆمان دەرکەوت کە مەجموعەیەشان بۆنە دابڕابوون لە خوێندنەوە کە بەشداریان پرۆژەیان کردووە چونکە هەموو هەفتەیەکە بێ کتێبە بخوێنەوە گەڕانەوە سەر خوێندنەوە دوو لە ڕێی پەیوەندی کۆمەڵایەتیەوە کە کەشێکی خوێندنەوە معرفیان بۆ دروست بووە کە توانیان لەگەڵ کۆمەڵە کەسە دابنیشن هەروەها نووسینیش دەستی نووسینیان بەرەو پێشچووە چونکە وتم ئێمە بەدەر لەوەی کە کەسەکە کتێبەکە خوێنێتەوە بەدەر لەوەی بەشەوەی پتا پێشکەشەکە واشی نووسیە و ئەو نووسینی ئەمە لە پێیجەکەی خۆمانە بڵاو یەکەینەوە دوای ئەوەی دوو بۆ سێمان لەگەڵمان ئابێت دوای ئەو نووسینەکانی ئەکەین بە بڵاوکراوەیەک تەمەنی پرۆژەکەمانە دوو مانگە قەرار وایە بڵاوکراوی تابێت بە خۆشمان هەبێ ئەو نووسینانێک کە بەشداربووەکان لەسەر کتێبەکانی نووسین بیکەین بە یەک بڵاوکراوە لە یەک کتێبە بڵاویکەینەوە. ئینشاڵڵا کە بەش ببێتە پرۆژە و بەرنامەی داهاتووتان چێنەوانەی کە پرۆژەکەی ئێوە دەکەن. خۆی پاڵپشتی مادی و مانەوەیە ئێمە سیستەمی پرۆژەوە دانراوە کە خۆی بژێنێ ئەو کەسانی کە بەشدارم لە پرۆژەیە پارەیەکی ڕەمزی وەرەگیرێت بۆ بەردەوامی لە پرۆژەکەەوە بوو پێویستیانی کە بۆیان سەرفەکرێت لە ڕووی معنەویشەوە سەرەتا سواز بۆ ترین ئەکادمی کە سەرەتا شوێنیان بۆ دابینکردن ئاوان خان و ئەو ستافەی کە لە سلێمانی بێگومان لەگەڵمانە بوون کاکە زانیار و شاناس خان و کاکارش و کاکە بەرۆز ئەوانە ڕاستی زۆر هیلاک بوون بە پرۆژەکە و ڕاستە فکرەکەی من پێ هەڵساوم بەڵام ئەوانش ئەم ستافی سلێمانی زۆر هیلاک بوون و شوێنپەرجیەوان بە پرۆژەکەەوە دیارە وەم ستافی ڕانێژ مامۆستا زاراجاف مامۆستازان و کاکە ڕەوەند و کاکە سروش ئەمانە هەمووی کاریگەریان هەبوو لەسەر پرۆژەیەک لە دیارەکانی ئەم پرۆژەیە واتە ئێمە کار بە تیمۆرکی نەکەین و هەر یەکێک لە هەرکێک بە یەکێک ئەسپێرین بۆی پرۆژەکە بە شوەیەکی جوانتر و کارامەتر و کامڵتر بەڕێوە بچێت. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کاکراوێش فاخیر سەرپەرشتیاری گشتی پرۆژەی کوردستان بۆ کڵب سپاس بۆ کاتی کە پێمانتاندا دەستت خۆش بێ سپاس بۆ تۆ.